بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. ومن الناس من يجادل في الله بغير علم ويتبع كل شيطان مريد. كتب عليه أنه من تولاه فأنه يضله ويهديه إلى عذاب السعير. يا أيها الناس إن كنتم في ريب من البعث فإنا خلقناكم من تراب ثم من نطفة ثم من علقة ثم من مضغة مخلقة وغير مخلقة لنبين لكم ونقر في الأرحام ما نشاء إلى أجل مسمى ثم نخرجكم طفلا ثم لتبلغوا أشدكم ومنكم من يتوفى ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم من بعد علم شيئا. وترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج. ذلك بأن الله هو الحق وأنه يحيي الموتى وأنه على كل شيء قدير وأن الساعة آتية لا ريب فيها وأن الله يبعث من في القبور. ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. ثاني عطفه ليضل عن سبيل الله له في الدنيا خزي ونذيقه يوم القيامة عذاب الحريق. ذلك بما قدمت يداك وأن الله ليس بظلام للعبيد. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين. ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين. ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون. وما أهلكنا من قرية إلا ولها كتاب معلوم. ما تسبق من أمة أجلها وما يستأخرون. وقالوا يا
كنت من الصادقين ما ننزل الملائكة إلا بالحق وما كانوا إذا منظرين إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون ولقد أرسلنا من قبلك في شيع الأولين وما يأتيهم من رسول إلا كانوا به يستهزئون كذلك نسلكه في قلوب المجرمين لا يؤمنون به وقد خلت سنة الأولين ولو فتحنا عليهم بابا من السماء فظلوا فيه يعرجون لقالوا إنما سكرت أبصارنا بل نحن قوم مسحورون ولقد جعلنا في السماء بروجا وزيناها للناظرين وحفظناها من كل شيطان رجيم إلا من استرق السمع فأتبعه شهاب مبين والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل شيء موزون وجعلنا لكم فيها معايش ومن لستم له برازقين وإن من شيء إلا عندنا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم صدق الله العظيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين ومن دعا بدعوتهم وسار على نهجهم ودربهم إلى يوم الدين وبعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرەتا داواکارین لە خوای باڵادەست کە خوای گەورە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لای قبول بکات. خوای گەورە قورئانی پیرۆز بکات بە بەهاری دڵەکانمان، بیکات بە ڕووناکایی و نوری دیدەمان. خوای گەورە بیکات بە خەمڕەوێنی وەلابەری خەم و خەفەت و ئازارەکانمان. ئامین یا رب العالمین. برانی ڕێزدار، خوشکانی سەنجین، ئەو شەو بە پشتیوانی خوای پەروەردگار و لە یادی جەنگی یاخود غەزوەی بەدری پیرۆز و لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگار و لە مەجلیسێک لە مەجلیسەکانی ذیکر و خوێندنەوەی قورئانی پیرۆزدا، جا چ مەجلیسێک لەوە گەورەترە، لەوە پیرۆزترە لە مانگێک دابی لە مانجی نازڵبوونی قورئاندا و لە مزگەوتێک و لە ماڵێکی پەروەردگار دابی و لە مەجلیسێک دابی کە ئەو مەجلیسە قورئانی تێدا دەخوێندرێ. پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام فەرمێت: ما اجتمع قوم في بيت من بيوت الله تعالى يتلون كتاب الله ويتدارسون بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده. أفرمي هر قلق هر قومك لمالك لمالكاني خواي پروردگار كوب بنوا وكتابي خوا قرآني بيروز بخوينن، فێری یەکتری بکەن، باسی قورئان بکەن، باسی تەدەببوڕ و لێکۆڵینەوە لە قورئان بکەن. ئەفەرمی ئیلا نەزەلەت عەلەیهیم السەکینە، ئیلا ئەو مەجلیسە ئارامی بەسەردا ئەڕژێتن و ڕەحمەتی خوا دایان ئەپۆشیتن
و هەروەها مەلائیکەتەکان دەورەیان ئەدەن و خوای پەروەردگار لە لای مەلائیکەتەکانی خۆی باسی ئەوانە بە چاکە ئەکاتن. لە خوای پەروەردگار داواکارین کە ئەو مەجلیسی ئەو شەومان بکاتە مەجلیسی ذیکر و خوای پەروەردگار ئەو مەجلیسەمان بە ڕەحمەتی خۆی داپۆشێتن و ئارامی بڕژێنی بەسەرماندا. بەڕێزان، ئەو شەو ئەم لە خزمەتاندا بم بە باسکردنی ڕۆڵی قورئان لە بنیاتنانی ئوممەت و بەدەستهێنانی سەرکەوتن. چۆن ئەکرێ قورئان ئوممەت بنیاد بنێتن، چۆن ئەکرێتن قورئان تاک دروست بکاتن و ئێمە بەرەو سەرکەوتن بباتن. پێش ئەوەی باسی ئەو خاڵانە بکەم، باس لە هەندێک لە فەضائیل و لە چاکە و پاداشتی قورئانی پیرۆزەکەم. طبعا قورئان لەبیرمان نەچێتن سەرچاوەی هیدایەتە، سەرچاوەی ڕووناچی و نورە. تەماشاکەن خوای پەروەردگارە فەرمێتن إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. بەڕاستی بێگومان خوای پەروەردگارە فەرمێ ئەم قورئانە بۆمان ناردوون کە ڕێگا و بەرنامەیەکی وانی شانی خەڵک دەدا کە ڕاستترین بەرنامە و ڕێگایە. کەواتە قورئانی پیرۆز ڕێڕۆشنکەرەوەیە، هیدایەت دەرە. ئینسانی مسلمان و مرۆڤایەتی بەعام بەرەو ڕێگای ڕاست و دروست یعنی ڕێنماییان ئەکات قورئانی پیرۆز، ولا نەدات لە ڕێگای گومڕایی و لە ڕێگای تاریکایی. تەماشاکەن ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێتن، کەس هەبوو هەندی عومەری کوڕی خەتاب دوژمنایەتی ئیسلام بکاتن؟ ئەزانن ئەو ئیمامی عومەرە دوژمنی سەرسەختی ئیسلام بوو. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت کار گەیشتە ئەوەی کە بڕیاری کوشتنی پێغەمبەر بدات عەلەیهی سەڵات وەسەلام، بڕیاریدا کە پێغەمبەر بکوژێتن. بۆشەوە نەوەستا دەستی پێکرد و ڕۆیشت کە بەرەو ئەوەی پێغەمبەر بکوژێت عەلەیهی سەڵات وەسەلام. هەتاکو لە ڕێگا یەکێک لە هاوڵان لە سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی گەیشت، گوتی بۆکوێ ئەڕۆی ئەی عومەر؟ گوتی ئەڕۆم محەممەدە کوژم و لە ناوی ئەبەم. بەڵام ئەو پیاوە گوتی باشە بۆ جارێک تۆ ناچی خوشکەکەی خۆت و زاواکەی خۆت ئەوان باوەڕیان بە محەممەدی هینە عەلەیهی سەڵات وەسەلام، جارێک ماڵەکەی خۆت خاوێن کۆ. ئەو سەحابەیە مەبەستی ئەوە بوو زیاتر لۆ ئەوەی جارێک لە ڕێگا دووری بێخیتەوە و بەوێەوە مەشغوڵی بکاتن. ئەویش ئەوە بوو کاتێک کە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەوەی بیست یەکسەر گەڕاوە و لایدا لۆ ماڵی خوشکەکەی. کە گەیشتە نێزیکی ماڵی خوشکی، گوێی لێبوو کە لە دەرەوە گوێی لە دەنجی قورئان بوو، دەنجی قورئان دەهات. ئەوە بوو زۆر بە خێرایی بە توندی لە دەرگایدا ئیمامی عومەر، کە لە دەرگایدا بە تووڕەی چۆژۆرەوە و هەر هێشتا هیچ پرسیارێکی نەکرد کە شەقێکی لە خوشکەکەی خۆیدا، کە شەقی لێدا لە دەموچاوی خوێند لە زار و لوت و ئەوانەی پڕژا. ئەوە بوو خوشکەکەی زۆر بە خۆڕاگریەوە بە ئازایەتیەوە گوتیە براکەی، گوتی ئەی عومەر یا عومەر افعل ما شئت فقد أسلمت. گوتی ئەی عومەر چت لەدەست دێ بیکە، چت پێ ئەکرێتن بیکە، والله من مسلمان بووم. کاتێک کە ئیمامی عومەر ئەو ئازایەتی لە دەموچاوی خوشکەکەی بینی و دیتی خوشکەکەی یعنی ئاوا ئازایە و مسلمانیش بووە و خوینی بە دەموچاوەوە بینی، ئەو کاتە گوتی کە ئەو پەڕێم بۆ بینن کاتێک کە ئێستا ئەتان خوێندەوە. پەڕەکەیان بۆ هێنا کە تەماشای کرد هەندێک لە چەند ئاەتێک بوو لە سوورەتی طاها، کاتێک کە خوێندیەوە دڵی نەرم بوو ئیمامی عومەر، فەرمووی ما هذا بكلام بشر. تی والله ئەوە قسەی مرۆڤ نییە، ئەوە قسەی ئینسانەکان نییە، بەڵکو ئەوە قسەیەکی جودایە. بۆیە پاش ئەوە یەکسەر ڕۆیشت بۆ چەندەر بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و مسلمان بوو. لەوەی کە نیەتی هێنابوو بچیتن پێغەمبەر بکوژیتن عەلەیهی سەڵات وەسەلام، کەچی هەر لەوێوە نیەتی گۆڕا و ئەو جارە چوو مسلمان بوو. تەماشاکەن ئێمە لەو چیرۆکە چ فێرە بین؟ یعنی قورئان گەورەترین وەسیلەیە بۆ هیدایەتدانی مرۆڤ، هەتاکو ئەگەر ئەو کەسە دڕندەترین و سەرسەختترین دوژمنیش بیتن بۆ ئیسلام، چونکە لە قورئاندا هەندێ وشەی تێدایە ئەو وشە بەڕاستی دڵەکانە گۆڕێتن. گۆڕانکاری بەسەر دڵی مرۆڤەکاندا دەینیتن و هیدایەتیان ئەداتن بەرەو نور و ڕووناکایی. بۆیە پێویستە بەڕاستی ئێمە کاتێک کە قورئانە خوێنینەوە، قورئان بە تەدەبور بە تێڕامانەوە بخوێنینەوە و لێی تێبگەین و کاری پێ بکەین، چونکە بەڕاستی قورئان کلیلی هیدایەتدان و کلیلی گۆڕانکاری مرۆڤەکانە.
لەبیرمان نەچێتن قورئانی پیرۆز شەفاعەتکارە بۆ ئەو کەسەی کە ڕۆژی قیامەت، ئەو کەسێک کە لە دنیادا ئەیخوێنیتن ڕۆژی قیامەت ئەبێت تا شەفاعەت و تکاکار بۆی. و هەروەها ئەهلی قورئان ئەوانن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەهل الله وەخاسەته ناوی بردوون. ئەوانە خۆشەویستی خوان، ئەوانە ئەولیای خوان، ئەوانەی کە گرنگی بە قورئانە دەن و قورئانە خوێنن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئین لله ئەهلین من الناس، فەرمووی خوای پەروەردگار هەندێک کەس و کاری هەیە لە مرۆڤەکان. سەحابە فەرمیان قالوا من هم یا رسول الله، ئەوانە چێن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام؟ پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی ئەهل القورئان هم ئەهل الله وخاصته، ئەوانە ئەهلی قورئانن، ئەوانەی کە گرنگی بە قورئان خوێندنەدەن و قورئانە خوێندنەوە و لە ژیانیاندا جێبەجێیەکەن، تەنها خوێندنەوە نا تێڕا ئەمێنن، جێبەجێیەکەن لە ژیانی خۆیاندا. ئەوانە کەسە تایبەتەکانی خوای پەروەردگارن. تەماشاکەن هەر سەرکردەیەک، هەر بەرپرسێک هێزێکی تایبەتی هەیە. خوای پەروەردگاریش لە مرۆڤەکان ئەهل و کەسی تایبەتی خۆی هەیە. ئەوانە چێن؟ ئەوانە ئەهل القورئانن. ئیمامی ابن القاسم ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن کە یەکێک بوو لە قوتابیەکانی ئیمامی مالیک، ئەفەرمی طبعا یەکێک بوو لە عولەمایە لە عالمە زاهید و عابدەکان کە زۆر خواپەرست بوو، زۆر لە خوا ترس بوو. لەوانە بوو کە زۆر گرنگی بە قورئانی پیرۆزەدا و کاری بە قورئانی پیرۆزە کرد. کاتێک کە هاتە سەرەمەرگ و خەریک بوو گیانی ئەدا، لەو کاتەی کچەکەی زۆر لۆی گریا. کچەکەی گریا، ئەویش زۆر بە ئارامیەوە. ئیبن القاسم زۆر بە ئارامیەوە گوتی کچەکەم مەگریێ، بۆچە گریەی؟ گوتی ئەی کچەکەم وەڵڵاهی لەو ماڵەیدا، لەو خانووی کە ئێستا من گیانی تێدا دەسپێرم زیاتر لە 4000 ختمم تێدا کردیا، بۆچ بۆ مەگریەی؟ کەواتە ئەوە پێمانەڵێتن کە تەماشاکەن کەسە ساڵحەکان، عالم و زاهیدەکان چەندە پەیوەست بوون بە قورئانی پیرۆزەوە، چۆن قورئانیان کرد بۆ ڕەفیق و هاوڕێی ڕێگایان، لە ژیانی خۆیان کردیانە هاوڕێ، بۆیە لە دنیادا نور بوو، ڕووناکایی بوو بۆیان، و بە ئیزنی خوای پەروەردگاریش لە قیامەت ئەبێتە شەفیع و تکاکاریان. بۆیە پێویستە ئینسانی مسلمان بەردەوام بێ لەسەر خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ ئەوەی ببیتە بەرەکەتی تەمەنی و هەروەها ببێتە مایەی ڕاحەت و ئیسراحەتکردنی دڵی. و قورئان سەبەبێکە، هۆکارێکە بۆ کۆتایی هاتنی تەمەن وەکوڵن بە کۆتاییەکی جوان، حسن الخاتیمەت بە قسمەت ببێتن. ئەگەر بەردەوام بووی لەسەر قورئان خوێندن، دڵنیا بکە کۆتاییەکەت، کۆتایی تەمەنت کۆتاییەکی جوانە بێتن بەو مەرجێکە کار بە ئەحکامەکانی قورئانی پیرۆز بکەی. بۆیە ئینسانە کەسە ساڵحەکان قورئانی پیرۆز بەشێک بوو لە ژیانیان، بۆیە خوای پەروەردگار بەرزی کردنەوە لە دنیادا و لە قیامەتیشدا بە هەمان شێوە. بۆیە بەڕێزان، ئەگەر بمانەوێتن خوای پەروەردگار بەرزمان کاتەوە، پێویستە قورئانی پیرۆز بەشێکی گرنگ بیت لە ژیانی ئێمەدا بۆ ئەوەی ببێتە نور و ڕووناکایی لە قەبرماندا و ببیتە شەفیع و تکاکار لە ڕۆژی قیامەتیشدا. ئەوانەی کە گرنگی بە قورئانی پیرۆزەدەن، طبعا خوای پەروەردگار هەر لە دنیادا پلە و پایان بەرزەکاتەوە پێش ئەوەی قیامەتیش. يعني پیغمبری خو علیه الصلاة والسلام فرمی إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. خوای پەروەردگار يعني زۆر کەس بەهۆی ئەو قورئانە پلە و پایی بەرزەکاتن و زۆر کەسیش بەهۆیەوە نزمەکاتن. بۆیە ئەگەر بمانەوێتن خوای پەروەردگار سەرکەوتومان کاتن و سەربەرزمان کە سەرفرازمان کاتن، پێویستە گرنگی بە قورئانی پیرۆز بدەین. جا ئەوەی کە باسمان کرد سەرەتا، گوتمان چۆن یعنی قورئانی پیرۆز، ڕۆڵی قورئان چییە لە بنیاتنانی ئومەت و بەدەستهێنانی سەرکەوتن. ئێستا پەیوەندی قورئانی پیرۆز چ پەیوەندیەکی هەیە بە سەرکەوتن؟ و ئێمە ئێستا ڕۆژی ئەو ڕۆکە کە حەفتەی ڕەمەزان بوو، لە ڕۆژێک بوون کە ئەو ڕۆژە جەنگێکی تێدا ڕوویدا. ئەو جەنگە جەنگێکی یەکلاکەرەوە بوو لە نێوان حەق و باتیل، لە نێوان کوفر و ئیسلام. یەکەم جەنگی یەکلاکەرەوە کە لە مێژووی ئیسلامدا ڕوویدا ڕۆژی حەفتەی ڕەمەزان بوو کە جەنگی بەدری گەورە بوو. ئێستا بزانین ئەو جەنگە پیرۆزە، ئەو جەنگە گەورەیە کە سەرکەوتنێکی ئیلاهی بوو، سەرکەوتنێکی خوای پەروەردگار بوو کە بۆ مسلمانان
هاتە جێ لەگەڵ ئەوەی ژمارەی مسلمانان زۆر زۆر کەم بوو، ژمارەیان کەم بوو، عیتاد و عودەشیان هیچ نەبوو، چ شتێکی وایان پێ نەبوو، نە لە ڕووی چەک و تفاقەوە نە لە ڕووی ژمارەوە مسلمانان ژمارەیان بەو شێوەیە نەبوو. بەڵام ئەو سەرکەوتنە گەورە نەهێنی ئەو سەرکەوتنە گەورە کە مەجرای تاریخ و مێژووی گۆڕی، مێژووی مسلمانان لەو ڕۆژەوە بە شێوازێکی تر خەڵک تەماشای مسلمانانی کرد. نەهێنی ئەو نەهێنیە گەورەیە لە هێزی مادیدا نەبوو، نەهێنیەکە لە چدا بوو؟ تەنها تاکە نەهێنی ئەوە بوو دەستگرتنیان بوو بە ئیمان، بە باوەڕ وە تەوەکولیان بووە سەر خوای پەروەردگار و یەقینیان بە خوای پەروەردگار بوو. بۆیە ئەو قیەمانەی کە باسم کردن تەوەکولە، هەروەها ئیمان و یەقین و باوەڕبوونە بە خوای پەروەردگار، ئەوانە ئەبینین لە قورئانی پیرۆزدا هەن. بۆیە ئەو خاڵانەی کە وامان لێ ئەکا کە تاچی ئێمە یعنی قورئان ئەو ڕۆڵەیە بینیتن کە تاک بنیاد بنێتن و ببێتە هۆی سەرکەوتنی ئێمە لەو ژینەدا چەند خاڵەکە. یەکەم لەبیرمان بێت جارێکی تر ئەگەڕێمەوە کە قورئان سەبەبی هیدایەتە وەکو گوتم و سەبەبی سەرکەوتنە. مسلمانان لە بەدر بەهێزی خۆیان سەر نەکەوتن، بەڵکو بە دەستگرتنیان بوو بە ڕێنماییەکانی قورئانی پیرۆز، ئەو ڕێنماییانەی کە لە دڵی واندا ئیمان، سەبر و خۆڕاگری، تەوەکل، پشتبەستن بە خوای پەروەردگار، هەموو ئەو ڕێنماییانە وەکو گوتم ئەو تەعالیمانە لە دەرونیاندا چەسپا بوو بەهۆی قورئانی پیرۆزەوە بوو. بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئین تەنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. إن شرطية خواي جورا بمرزي قرتيا أفرمي دڵنیابن ئەگەر ئێوە یارمەتی دینی خواي جورا بدەن ئەوە بێگومان خواي جورەش یارمەتی ئێوە ئەداتن و بەسەر دوژمنانتاندا سەرتان دەخیتن. بۆیە سەرکەوتن تەنها بۆ ئەوانە نییە کە چەچیان پێیە، بەڵکو ئەوەی کە ئیمانێکی بەهێزی هەبێتن بەڕاستی خواي پەروەردگار سەری دەخیتن. خاڵی دووەم ئەوەیە کە قورئان فێری خۆڕاگریمانەکات، فێرمانەکات کە لە کاتی ناڕەحەتی و ئازارەکاندا چۆن خۆڕاگر بین. تەماشاکەن لە بەدردا ژمارەی مسلمانان کەم بوو، مشریکین و بێباوڕەکان ژمارەیان زۆر بوو، بەڵام قورئان هۆکار بوو کە ئەوانە خۆڕاگر بن. خوای گەورە فەرمێ ئیذ یوحی رەبوکە إلى المەلائیکەتی ئەنی معەکم فەثەبتوا الذین ئامنوا. ئەفەرمی وەبیرتان بێتن کە پەروەردگاری ئێوە وحی بۆ فریشتەکان کرد کە بچن هاوکاری مسلمانان بکەن و خوای پەروەردگار فەرمووی بەڕاستی بەخۆشم لەگەڵتانم، فەرمووی ئەنی معەکم فەثەبتوا الذین ئامنوا، وەغیرەت و بەربڕواداران بێنن و مژدەی سەرکەوتنیان بدەنێ و دڵ ئەستوریان بکەن. کەواتە ئێمە ئەوڕۆ کە پێویستمان بەچیە؟ پێویستمان بەو خۆڕاگریەیە. ئێمە ئەوڕۆ لە زەمانێکدا دەژین، لە زەمەنی تەحەدیات، لە زەمەنی ئاستەنگەکان، لە زەمانێک کە ڕێگای مسلمان پڕ لە دەرکوداڵ و ناخۆشی و ناڕەحەتیە. بەڕاستی بۆ ئەو ڕێگایە پێویستمانەکە یعنی پشت بە قورئانی پیرۆز ببەستین. اینجا قورئان سەرچاوەی هێزی حەقیقیە. مسلمانان کە کاتێک چوونە جەنگی بەدر تەماشاکەن هیچ ئامادەکاریان نەکردبوو، ئەوەی ئامادەکاری بینەیان کردبوو، بەڵام سیلاحێکی بەهێزیان پێبوو کە ئیمان بوو، ئەو ئیمانەی کە بە قورئان پەروەردە بوون. ڕاستە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمی ئەلا ئین القووەتە الڕەمی، هێز بریتیە لە ڕەمی و لە هێزی سیلاح، بەڵام لەبیرمان بێتن کە هێزی حەقیقی، هێزی ڕاستەقینە لە عەقیدە و لە یەقین بەخوای پەروەردگارەوە سەرچاوە ئەگریتن. بۆیە کاتێک کە یەکێک لە سەحابەکان ڕەحمەتی خوای لێبێتن کە حرسایەتی لە مسلمانانە گرت لە یەکێک لە غەزەواتەکاندا، شەوێ ڕاوەستا دەستی بە شەو نوێژی کرد، یەکێک لە بێباوڕان ئەو بوو تیرێکی تێگرت، کە تیرەکەی تێگرت تیرەکە پێکای، ئەوش تیرەکەی دەری ناو دەستی بە نوێژی خۆی کرد، نوێژەکەی تەواو کرد، تیرێکی دیکەیان لێدا ئەو تیرەشی دەرینا، تیری سێمیشیان لێدا هەر نوێژەکەی خۆی تەواو کرد و نوێژی خۆی نەبڕی، هەتاکو چۆ سزدە و پاشان هاوڕێکەی وی هەشیاربەوە ئەو هەروازی لە نوێژی خۆی نەینا. کاتێک کە لێیان پرسی گوتیان باشە ئەتوو لۆ نوێژی خۆت نەبڕی کاتێک کە تیری یەکەمت لێدرا بۆ واز لە نوێژی خۆت نەینا؟
ئەویش چی وەڵامدانەوە گوتی وەڵاهی من لە سوورەتێکمە خوێند زۆرم حەز لەو سوورەتەی بوو ئەو سوورەتەم خۆشەویست نەمەویست ئەو سوورەتەیە بپچڕێنم بۆیە خۆشەویستان سەحابەی کیرام ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەوەندە قورئانیان خۆشەویست خۆشەویستیان بۆ قورئان زۆر زیاتر بوو لە گەورەتر بوو لە ئازاری ئیبرین یعنی تیری پێکەت بوو کەچی خۆشەویستەکەی بۆ قورئان گەورەتر بوو لەو ئازارە بۆیە کاری تێناکردن بۆیە هێزی پێ ئەبەخشین ئارامی پێ ئەبەخشین حتا لە ناخۆشترین و ناڕەحەتترین کاتەکاندا نمونەی زیندوش ئەوڕۆ بەڕاستی زۆرن یعنی ئەوەی غەزە ئەگەر تەماشاکەین مسلمانانی غەزە یعنی لە زەمانێکدا لەو زەمانەی کە ئێمە ئەوڕۆکە تێداین تەماشاکەن یعنی ئەو ناخۆشی و بەڵاو ناڕەحەتی کە بەسەرەوان هات ئەگەر پەروەردەی قورئان نەبێت و ئەو ئارامیە بەهۆی قورئانەوە نەبێتن چ گەلوونەتەوەیەک ئەتوانێتن بەرگەی ئەو هەموو ئازار و ناڕەحەتی و ناخۆشیانە بگرێتن بەڵام کاتێک کە مرۆڤ پەروەردەی قورئانە بێتن بەڕاستی ئەتوانێتن بەرگەی هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک بگرێتن بۆیە قورئان خاڵی چوارەم ئەوەیە کە قورئان سەرکەوتن بۆ ئینسانی مسلمان بسۆگەرە کاتن ئەگەر کاری پێ بکات خوای گەورە ئەفەرمێ ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة ئەفەرمێ بێگومان لە ڕۆژی بەدردا خوا بەسەر دوژمناندا سەری خستن لە کاتێکدا ئێوە چۆن بوون ئەذلە ئێوە ناتەواو بوون کەم و بێدەستەڵات و کز و لاواز بوون بەڵام خوای پەروەردگار سەری خستن بۆ فاتقوا الله لعلكم تشكرون جا خوای پەروەردگارە فەرمێ یعنی هۆکارەکەی لێرە باسەکە بۆ سەری خستن چونکە ئەوانە تەقوایان هەبوو چونکە لە خواترسانیان هەبوو کەواتە تەقوا کلیلی سەرکەوتنە چۆن لە بەدردا مسلمانان بە تەقوا سەرکەوتن کەواتە کلیلی سەرکەوتنی ئەو ڕۆژمان جارێکی تر بریتیە لە تەقوا و ئەگەر عیزەت و کەرامەت و سەرکەوتنمانەوێتن پێویستە بۆ قورئان بگەڕێینەوە قورئانیش بە سێ شێواز هەم تیلاوەتەن بخوێنینەوە هەم تەدەبوڕەن بیری لێ بکەینەوە و هەم عەمەلەن کاری پێ بکەین یعنی قورئان خوێندنەوە بە تەنێک کافی نییە هەم خوێندنەوە هەم تێگەیشتنی و هەم کارپێکردنی کە ئەو سێ خاڵە بەڕاستی زۆر گرنگە جا لەبیرمان بێ قورئان نهێنی ئەوەیە کە کاتێک کە مسلمان گرنگی بە قورئانەدات خوای پەروەردگار دەستەڵاتی ئەخاتە دەستەڵات داربوون و یعنی خلافەتی زەوی گەڕانەوە بۆ مسلمانان بەهۆی ئەوەیە کە کاتێک کە پابەند دەبن بە قورئان خوای گەورە فەرمێت وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض خوای گەورە فەرمێ بێگومان خوا بەو کەسانەتان کە بڕوان هێناوە و کاری چاک و جوانیان ئەنجام داوە ئەفەرمێ بەڵێنی دایە چ بەڵێنێکی دایە لەو زەمینەدا ئەفەرمێ ئەتان کەمە جێنشین و کلیلی دەستەڵاتداری دنیاتان تەسلیمەکەم کەواتە ئێمە ئەوڕۆ لە واقعێکی زۆر سەختدا ئەژین و ناشتوانین جارێکی دی ئەو دەستەڵاتداریە بگەڕینینەوە ئیلا بەگەڕانەوەمان نەبیتن بۆ قورئانی پیرۆز زۆر سەرتان ناشینم کۆتایی بە چیرۆکێک دەینین سەحابەیەک پاش ئەوەی کە جەنجی بەدر کۆتایی پێهات طبعا مشریکین ئەسیریان هەبوون لە لای مسلمانان بڵێن چەند زۆریان لێ ئەسیر کران لە لایەن مسلمانان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بڕیاریدا کە هەر یەکێک لەو بڵێن سزنانە لەوانەی کە ئەسیر بوون ئەسیرانەی لە لای مسلمانان ئەگەر هاتوو چەند کەسێک لە مسلمانان فێرە خوێندنەوە و نووسین بکاتن بەریان بدەن ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیسلام تەنها بە شمشێر بەرپا نەبووە بەڵکو ئیسلام گرنگی بە قورئانە داتن و گرنگی بە خوێندن و عیلم و زانیاریە داتن بۆیە ئێمە پێویستە بەڕاستی ئەوڕۆ ڕۆژی ئەوڕۆکە خۆمان چەکدارکەین بە قورئان بە زانستی قورئان بۆ ئەوەی جارێکی دیکە هەستینەوە و بۆ ئەوەی جارێکی تر خوای پەروەردگار سەرکەوتنمان پێ ببەخشێتن لە خوای پەروەردگار داواکارین کە خوای گەورە چۆن قورئانی کردە هۆی سەرکەوتن لە ڕۆژی بەدر داواکارین خوای پەروەردگار لە ڕۆژی ئەو ڕۆژدا بیکاتە کلیلی سەرکەوتن و ڕابوونەوە و ڕاپەڕینمان جارێکی دیکە بیکاتە میفتاح و کلیلی عیزەتمان جارێکی دیکە داواکارین لە خوای گەورە بمانجێڕیتەوە بۆ قورئان
خوای گەورە وامان لێ بکە کە کار بە قورئان بکەین، بیخوێنینەوە، کاری پێ بکەین، لێ تێبفکرین و جارێکی تر بمانگەڕینەوە سەر ڕێگە ڕاست و شەقامەکەی ئیسلام. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مقمحون وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون وسواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون إنما تنذر من اتبع الذكر وخشي الرحمن بالغيب فبشره بمغفرة وأجر كريم إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون إذ أرسلنا إليهم 2 فكذبوهما فعززنا ب3 فقالوا إنا إليكم مرسلون قالوا ما أنتم إلا بشر مثلنا وما أنزل الرحمن من شيء إن أنتم إلا تكذبون قالوا ربنا يعلم إنا إليكم لمرسلون وما علينا إلا البلاغ المبين صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم
ولو جعلناه ملكا لجعلناه رجلا وللبسنا عليهم ما يلبسون ولقد استهزئ برسل من قبلك فحاق بالذين سخروا منهم ما كانوا به يستهزئون قل سيروا في الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين قل لمن ما في السماوات والأرض قل لله كتب على نفسه الرحمة ليجمعنكم إلى يوم القيامة لا ريب فيه الذين خسروا أنفسهم فهم لا يؤمنون وله ما سكن في الليل والنهار وهو السميع العليم قل أغير الله أتخذ وليا فاطر السماوات والأرض وهو يطعم ولا يطعم قل إني أمرت أن أكون أول من أسلم ولا تكونن من المشركين قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم من يصرف عنه يومئذ فقد رحمه وذلك الفوز المبين وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يمسسك بخير